خۆشەویستان ئێمە باس لە دەرونی تاکی کورد دەکەین لەگەڵ ئەم هەموو قەیران و کێشە و گیر و گرفتانی کە ئێمە ڕۆژانە وەرزانە مانگانە تووشی دەبین و ڕوبەڕووی دەبینەوە. من لەم تۆرەدا باس لەوە دەکەین دەرونی تاکی کورد چۆنە لەگەڵ هەموو ئەم قەیرانانی کە ئێمە ڕۆژانە لە میدیاکانەوە گوێبیستی دەبین دەزاری هاوڵاتیانەوە گوێبیستی دەبین. بێگومان گفتوگوێ بابەتە لەگەڵ کاکێ من لەتیف توێژەری دەرونی دەکەم کە بە شێوازێکی ڕاستەخۆ لە کەرکووکەوە میوانی ئێمەیە. کاکێ من سڵاو تێبێ و بانیز باش زۆر سپاس بۆی لە باین باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشدارین. طبعاً ئێمەی تاکی کورد ئێستا هاوینە جارە بۆ وەرزی زستان زۆری ماوە و پاییزیش لە بینایەتی، بەڵام لە ئێستەوە خەڵکی ئێمە کوردی ئێمە چاوەڕێی ئەوەیە زستان بێت و خەفەتیشی لێخوا لە بری 90 گرام بووە. بە هەمان شێوە لە زستانی شاکاکێ من ئێمە خەمی هاوینمانە کارەبا نامێنێت و گەرمایە و خزمەت گوزارەکان بە پێویست ناگاتە لای ئێمە. ئەمە چۆن کاریگەری لەسەر دەرونی ئێمە دروست دەکات، یعنی چێژ لە وەرزەکان نبینین ئێمە بە بەردەوامی خەمی وەرزی داهاتوومانە. بەینتان باش باری هەموو بینەرانی ئەناردیش باش دیارە لە منتقای ئەو پرسیارێتەوە کە هەلێستەوە ئێمە خەمی زستانمانە یا خەمی ئەومانە کە زستان دێ و پێداویستیەکانی تاک وەک پێویست فەرەم نییە بەداخەوە ئەمەش کاریگەری دەرونی و کۆمەڵایەتی و بگرە تەنگەشە دەرونیەکان زیاد دەکات لەسەر تاک. بۆیە لایەنی حکومەت کەم تەرخەمە لەم بابەتەیە و لەم بابەتەیە لایەنی کەم حکومەت نەیتوانیوە وەک پێویست پێداویستە دەرونی و کۆمەڵایەتەکانی خەڵک دابین کە چ لە ڕووی نەوت چ لە ڕووی پێداویستیەکانی ژیان چ لە ڕووی موچە و بژێوی ژیانیشەوە، ینی تەنها دەقەکە ئێمە لەسەر نەوت نەبێ یا لەسەر پێداویستیەکانی کارەباش بێ لە ڕووی بژێویشەوە بەداخەوە ئەم حکومەتە نەیتوانیوە پێداویستیەکانی تاک لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە فەرەم بکات. زۆر باشە. ئەمە چۆن کاریگەری لەسەر دەرونی ئێمە دروست دەکات، ینی کاکێ من ئێمەوەمان لێ هاتووە چێژ لە وەرزەکان نابینین کە یینە هاوین بەهۆی ئەوەی کە کارەبانیە بەهۆی ئەوەی ئاو نییە خزمەت گوزاری نییە لە خوامانە ببێ بە زستان ئەبێ بە زستان لە بروی نەوت نییە دیسانەوە کارەبانیە لە خوامانە ببێتەوە بە هاوین. یعنی ئەمە چۆن کاریگەری لەسەر دەرونی ئێمە دروست دەکات وامان لێ هاتووە کە چێژ لەو ڕۆژە نابینین کە تێیدا دەژین هەمیشە خەمی سبەی نێمانە. زای ئوستاز یەک مشکلەی هەیە لە وڵاتەیە ئێمە نەمانتوانیوە بەداخەوە چێژ لە هەفتە ببینین لە ڕۆژ ببینین لە کاتەکانی خۆمان ببینین فەراخێکی زۆر هەیە و حکومەتیش نەیتوانێت ئەو فەراغەی تاک لە ڕووی دەرونیەوە پڕکاتەوە دێ کۆمەڵە کێشت بۆ دروست دەکات بۆی مەشغوڵتکە بە نەوتەوە بۆ نە بە موچەوە بە کەمی ئاوەوە بە کارەباوە بۆیە 100% کاریگەری دەرونی و کۆمەڵایەتی لەسەر تاک دروست دەکات. بۆیە تاچێکی مرتاح ئەوەیە کە ژینگەکەی فەرام بێ. یەکێ لە حاڵەتەکانی تەندروستی دەرونی ئەوەیە کە تاک بۆ خۆی کێشەی کەم و کوڕی نەبێت لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی حاڵەتەکانی نەفسیەوە 100% کاریگەری لەسەر دەرونی تاکێ بۆ نە لە پاییزانە زیاتر خەڵک ئێستا بەرەو فەسڵی پاییزە ڕۆنەوانە زیاتر خەڵک پێویستی بە ژیانە، ینی خۆی بۆ خۆی وە فەسڵی پاییز خەمۆکیە خۆی بۆ خۆی فەسڵی پاییز بریتە لەوەی کە دابڕان و غەزان و ئەم شانە دروست دەکات. حکومەتیش دێ لە ئێستەوە ئێمە خەمی نەوت و بژێوی ژیان و گەرما و ئەم بابەتانە هەمووی کاریگەری لەسەر تاکە بێ. بێگومان فەسڵەکانیش بۆ خۆی بەشێکە لە ژیانی ئێمە دانەبراوە لە ژیانی مەچکە کاریگەری لەسەر ئێمە هەیە. گەرما بۆ نە لە گەرمایە خەڵک زیاتر تووڕە و گرژ و تون و ئەوانەیە وەک لە زستانە. زستان زیاتر فەسلێکی ساردا زیاتر فەسلەکە خەمۆکی ئەمە لە ڕووی دەرونیوە فەسلەکە فەسلی خەمۆکیە بەوەیە کە تاک لە ماڵا دانیشتووە زیاتر بیرەکاتەوە وە توێژنەوەکانیش ئەوە ئەسەمێنێ کە لە فەسلی زستانە زیاتر خۆکوژی و زیاتر ئەم بابەتانە لەسەر تاک هەیە. زۆر باشە. ئەمەوێ بزانم ئێمە تاکی کورد کەمینەن ئەو کەسانەی کە گرفتێکیان نەبێت خەمی ئەویان نەبێت کە لە چی قەیرانێکدایە خەمی ئەوەی نەبێت کە موچەکەی دواکەوتووە کە نەوت کرانە یان هەر گرفتێکی دیکە. ئەمە چۆن وا بکەین کە ئەمانە کاریگەری لەسەر دەرونی ئێمە دروست نەکەن لەگەڵ ئەم هەموو خەموخافەتەی کە لە نێو ئێمەدا هەیە ئەم هەموو قەیرانی کە تاکی کورد تێکەوتووە چۆن بتوانێت چێژ لە ئەمڕۆ ببینێ بەبێ ئەوەی بیر لە سبەی نەبکاتەوە. ئەمە لەمە تێ بکەین.
ئەزای ئوستاز ئێمە لێرە قەیرانی لەک ئاو کارەبا قەیرانی مرۆڤایەتیشمانەیە خۆ بۆ خۆش مرۆڤ لێرە کێشە بۆ بەرامبەرەکەی دروستەکە لە ڕووی دەرونیوە کێشە بۆ لایەنێکی ئینسانی مرۆڤەکە دروستەکە بۆیە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی شێواوە ئەو لەم شێواوەیە دێ قەیرانی تر دروست دەکات بۆ منە ئێمە قەیرانی کۆمەڵایەتیمانێت تا ئێستا نەتوانراوە بەداخەوە تەندروستی دەرونی لە خەڵک تێ بگەێنێ تا ئێستا خەڵک لە پیشە و لە مەهامی توێژەری دەرونی و کۆمەڵایەتی تێ نەگەشتووە خەڵک ئێستا شەرمی بۆیە کە ترسی لەوەیە کە تووشی حاڵەتێکی نەفسی بێ بنکەیەکی تەندروستی دەرونی بنکەیەکی کۆمەڵایەتی نییە ئەم کەسە چارەسەرکە بەداخەوە سەرڕای ئەم بابەتانەش حکومت ئەم کۆمەڵە کێشەی بۆ دروست کردووە کە لە قەیرانی دارەوە بگرە هەتا نەوت و بژێویەکانی ژیانیش کاکێ من دەمێ بپرسم کاریگەری ئەم شتانە لەسەر دەرونی تاک چییە بەتایبەت لەسەر هەڵچوون لە قسەکان تا ئاماژوو بۆ کرد کە ڕێژەی خۆکوژی لە زستاندا زۆرە تا چەندێک نەبوونی ئاو کارەبا یاخود نەوت یاخود قەیرانی دارایی کاریگەری لەسەر هەڵچوون و ئاسی دەرونی تاک دەبێت طبعا ئەم حاڵەتانە هەمووی ئینفعالی هەیە لەسەر تاک بۆنە هەڵچوونی دەرونی کاریگەری هەیە لەسەر تاک بۆنە چەنەها خەڵکمان بینیوە لەبەر قەیرانی دارایی خۆی کوشتووە یا لەبەر نەبوونی موچە و بژێوی ژیان نەبوونی حاڵەتەکانی ئینسانی خۆی کوشتووە بۆیە لەم وڵاتەیە شتێک نییە بەنای ئەوەی کە دڵت پێی خۆش بێ ینی بەداخۆ من نامێ پەیامی نەگەتیڤ بڵاو کۆم بەڵام حاڵەتەکە ئەوەیە تۆ ئینسانی لەم واقعە ئەژەی بۆیە پاییز و فەسڵی بەهار و هاوین و ئەمانە هەر بۆ خۆی لە خوای گەورەش کە بە پێی سیستمێکی خوای دانراوە بۆی چێژی لێبینی بەڵام دێ ئینسان لێرە ئەم چێژە تێگەدا بۆ نەژینگە تێگەدەین بۆ نمونە موچە نادا ئەمان حاڵەتێکە کە ئینسان بەری نییە لەم حاڵەتە دەرونیە کە تاک پێوەی گیرۆ دەبووە باشە دەرونی ئێمە ئاوێتی ڕفتاری ڕۆژانەمە ئاوێتای پەیوەندی کۆمەڵایەتەکانمانە هەموو ئەم گیر و گرفتانە و دواتر کاریگەریان لەسەر دەروونمان چۆن لە ژیانی ڕۆژانەمان لە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان لە مامەڵەکردن لەگەڵ کەسانی دەوروبەرماندا ڕەنگ دەداتەوە ئوستاز خۆی ئێمە فەسڵەکانی بار و زستان و پاییز و هاوینمانەیە بۆ نە بەهار زیاتر لە پەیوەندی کۆمەڵایەتیە بار ناسراوە بۆی کە پەیوەندی خۆشەویستی ڕەبتی کۆمەڵایەتی ڕەبتەوەی کە ژیان خۆشە لای تاک بۆ نە پاییز وەرزی غەزان و دابڕان و کۆمەڵێک شاعیر کە شاعر لە پاییزە ئەڵێوانە بۆ نە قانعی شاعر لە شعرێکە ئەڵێ ئەی پاییز بەخێر بێ ئێستا فەسڵمە ساردی و گەرمی فەسڵەکەت ئەینەن دڵی شێوامە ئەمە مانەیەوەیە کە قانعی شاعر لەم بابەتەوە کە دڵی شێواوە بۆ بەحبوبەکەی بۆ عاشقەکەی بۆیە هەر فەسلێک تایبەتمەندی خۆی هەیە زۆر باشە کاکێ من ئەمە هەر لە قورئان ئینشاءڵڵا إن خلقنا في السماوات والأرض والليل والنهار والفلك التي تجري في البحر وانفعاء من الناس بۆنا ئەڵێ شەو ڕۆژ بەدوایەکە ڕۆژ خۆ بڵێن شەو ڕۆژ بەدوایەکە دێ فەسڵەکانی بار و پاییز بەدوایەکە دێ بۆیە ئەم فەسڵانە هەموو سوود و سوودشی هەیە بۆ ئینسان بۆنا ئێمە وەک کەسێکە کە فەرمانبەرین کە سەر بە حکومەتین ئەوانە ئاگەمە لە فەسڵەکانی ڕۆژ نییە فەسڵەکانی بۆ فەسڵ نییە بۆنە تاک لە دەرەوە بۆنە لە ژینگەی دەرەوە لادیەکان زیاتر هەست بە فەسڵەکانی هاوین و زستان و ئەوانە ئەکا بۆنە کاریگەری لەسەر ئێمە نییە کەمترە لەسەر ئێمە زۆر باشە تۆ وتت بۆ نمونە وەرزی بەهار وەرزی دروستبوونەوەی خۆشەویستی و تێکەڵبوونی کۆمەڵایەتی و پاییزیش بەعکسەوەی با بڵێن دابڕانە ئەمێ بزانم وەرزەکان لەگەڵ ئێمەدا لەگەڵ ئەو قەیرانی کە تاکی کورتایەتی لەگەڵ ئەو شێوازی ژیانی کە ئێمە دەیکەین جێگی خۆیان گرتووە ئەو پێناسی کە تۆ کردتن توانیویانە وەرزەکان بەڕاستی ببن بۆ نمونە بەهار ببێ با وەرزێک بۆ کۆکردنەوەی خۆشەویستان بۆ کۆکردنەوەی خێزانەکان بۆ کۆکردنەوەی بنەماڵەکان پێکەوە توانیویانە ڕۆڵی خۆیان ببێنن بەڕاستی لەنێو ئەو هەموو قەیرانەدا من ناتوانم 100% بڵێم
پێکاوێتی یان نەی پێکەوە بەڵام تا ڕادەیەک ئەی پێکێ بۆ خەڵک لە ئێستا نامرتاحە لەوەی کە موچەکەی وە پێویست نایە، نامرتاحە لەوەی کە ترسی هەیە زستان دێ و نەوتی نییە، بیر لەوە ئەکاتەوە کە ژیانی ناڕۆک پێویست. ئجا ئەم فەسلانە ئێستا قەیرانی دارایی کاریگەری کردوە سەر زەواجی. جاران ئەگەر لە بەهارە پەیوەندی کۆمەڵایەتی زیادە بوو، زەواج زیادە بوو، کۆمەڵەشت زیادە بوو، ئێستا کەمترە. ئێستا خەڵکە ترسێ لەوەی بێنێ زستان نەوتی نەبێ. کاکێ من لەگەڵ زۆربوونی ئەم فشارانە و ئەم قەیرانانە و لەگەڵ تێکچوونی دۆخی دەرونی هاوڵاتیان توێژەی دەرونی چ ڕۆڵێکی هەبووە لە ئاستی کەمکردنەوەی دۆخی دەرونی تاکدا؟ وڵا ئوستاز توێژەری دەرونی کاریگەری هەبووە بەپێی کەسەکە، بەپێی شەخصی، چکە بۆ لەبەرەوەی حکومەتیش نەیتوانیوە ئیتیمان بداتە بەم توێژەرە دەرونی و کۆمەڵایەتیانە کە لە ناوەندەکانی خوێندن لە ناوەندەکانی تەندروستی کارەکەن تا ڕادەیەک توانیوانە کار بکەن. بەڵام بەداخەوە کۆمەڵێ کەس بەناو توێژەر و قسە لەسەر کاری توێژەر و ئەدای توێژەر و ئەدای دەروونناسی و ئەدای کۆمەڵناسی ئەکا، هەرچەنە هەر کەسێک بتوانێت لە هەر ڕێگەیەکەوە ئیشێ بکات جێگەی دەستخۆشیە. بەڵام وەکەوەی کە توێژەرە دەرونیەکان توانیوانە ئەوان تەقیم نییە، لە وڵاتە ئامار نییە کە بڵێ توانیوێتی یان نەیتوانیوە، ئایا توانیمانە کۆمەلگا بەرەو پێشەوەبەرین یان نەمانتوانیوە. بەداخەوە ئێستا کۆمەلگا کاریگەری لەسەر مامۆسای ئاینی، مامۆسای خوێندنگاکان هەیە، مامۆسای هەمانەیە. ئێمە نەمانتوانیوە کاریگەری لەسەر کۆمەلگا دروستکە، یان زانکۆش دەیتوانێت کاریگەری لەسەر کۆمەلگا دروستکە کە کۆمەلگا بەرەو پێشەوە بەرین. باش، هەر لەسەر بابەتی توێژەری دەرونی ئەمێ بزانم تاکی کورد تا چنێ هۆشیارە بەوەی کە لە کاتی کێشە و گرفتەکاندا، لە کاتی فشارە دەرونیەکاندا پەنا بباتە بەرکەسانی وەکو جەنابەت کە کەسێکی توێژەری دەرونی تا چنێ تا کۆشتیاری ئەوەی هەبووە کە سەردانیکردنی کەسانی پسپۆر لە بابەتەکان بۆ کەمکردنەوەی فشارە دەرونەکان بکا بەڕێگەیە بۆ چارەسەرکردنی گیر و گرفتەکانی ڕۆژانەی. ئوستاز ئەمە پەیوەندی بە ئاسی ڕۆشنبیری تاکەوە هەیە. تا ئاسی ڕۆشنبیری تاک بەرز بێ خەڵک زیاتر بە دوای معریفە و ئەدای ڕۆشنبیری ئەوانەوەیە. تۆ تەماشاکە لە وڵاتەی ئێمە لە کوچە کۆڵانێکە 4 کتێبخانە نابینی، 5 لە مەوقفی پاسەکانە 4 ڕۆژنامە نابینی. ئەوەی هەیە ڕۆژنامەی حیزبی و ئەوانەیە کە ڕۆژنامەی سەربەخۆنیە، بۆیە ئاسی ڕۆشنبیری تاک لاواز بێ خەڵکی تیمام نادا بەکاری دەرونی ئەوانە. تەنانەت خەڵکیش ترسی لەوەیە ئەگەر توش حاڵەتێکی دەرون بێ ببێتە بنکەیەکی تەندروستیا بیبات بەلای دکتۆرێکی نەفسی، خەڵک ئەترسێ لەوەی کاریگەری دروستکە پێی بڵێن احترامەن، پێی بڵێن بەخشراو یا شێت، بۆیە خەڵکەکە بە ئەدای توێژەری غەڵەت لەو مەسەلەیە تێگەیشتووە. بەڵێ کاکێ من دەمەوێت بپرسم کە ئەو قەیرانانەی کە ڕوودەدا لەسەر ئاستی تاک یاخود کۆمەڵگا، هەندێک دەڵێن دروستکراوە و هەندێک دەڵێن دروستکراو نییە. بە بیرکردنەوەی تۆ کامەی دروستکراوە یاخود چ پەیوەندێکی بۆ بە تاکەوە هەیە کە ڕۆشنبیر بێ یاخود ڕۆشنبیر نەبێت؟ تەبەن لە دەنگم ئێستا کاکێ من طبعا ئەو قەیرانەی کە دروست ببوورە ئەو قەرانەی کە هەیە بۆ نەقەیرانی نەوت و بنزین و ئاو ئەمانە دروستکراوە. ئەمە ئێمە 30 ساڵە ئەمانە حکمانەکەن، ئەمە دروستکراوە. قەیرانەکانی تریشی کە بۆ نە حاڵەتێکی نەفسی تون و ئەوانە بۆ هەنە تاکێ کێشەی لەگەڵ وەرزێکە هەیە، بۆ نە وەرزی پاییز، بۆ نە وەرزی بەهار، بۆ نە وەرزی زستان. ئێستا ئێمە کێشەمان لە وەرزی زستانە هەیە، بۆ ترسین لەوەی نەوت نەبێ. بۆن منە تاکەیە کێشەی لە وەرزی پاییزە هەیە، بۆ ئازیزێکی لە دەست داوە، کەسێکی لە دەست داوە، ئەو 3 مانگەی پاییز ئەو 3 مانگەی زستان ڕقی لە پاییزەکەیە، ڕقی لە زستانەکەیە. بۆ نمونە ئەو حاڵەتانە مردنی کەسێکی ئازیزی ئەم کەسە بەردەوام لەو 3 مانگەیە بیر لەوە ئەکاتەوە ئەم فەسڵە ئیتر هەموو فەسلەکانی پاییزی بەلاوە ناخۆشە. طبعا ئەمە کاریگەری دەرونی لەسەر تاکە بێ، بۆ نمونە لەوەی لای من فەسڵی پاییز جوانترین فەسڵ بێت. ڕەنگە وەرزی پاییز یاخود زستان ئاماژە پێدا
کاریگەری هەبێت بەسەر ئاسی ڕۆشنبیریەوە بەڵام لەو قەیرانە دروستکراوانەی کە باسی کرد بۆ نە هاوڵاتی لە زستاندا ئاوی نییە یاخود کارەبای نییە یاخود گەرمکەرەوەی نییە ئایا پەیوەندی بە ڕۆشنبیری و ناڕۆشنبیریەوە هەیە ئەوە؟ ناپەیوەندی بە ڕۆشنبیری ئەمە ئەرکی حکومەتە خۆ لە سوودال و داڵفڕ ئەوانش پێداویتە سەرەتایەکان دابی نەکرێ و خەڵکیش بۆ خۆی خۆش ئەژێ ئەوانە بەڵام ئێمە لەم وڵاتە فرە بەرهەم و فرە نەوت و غاز و ئەمانەیە کەچی کێشەی قەیرانی دارایی و نەوت و ئاو و بەنزین و ئەمانەمانەیە بەداخەوە نەبوونی ئاو نەبوونی کارەبا نەبوونی سوتەمەنی گرانی بانزین لە پاڵ ئەوەدا نەبوونی موچە و چەندین گیر و گرفتی دیکە ئەمانە هەمویان گەشتونەتیانی ڕادەیە کە شایانی ئەوە بێت تاکی کورد ژیانی ڕۆژانی خۆی لە پێناو بیرکردنەوە بەم قەیران و حاڵەتانەدا بنێ ینی دەمەوێت بزانم ئەم قەیرانانی کە دروستکراون کە دروست بوون لە نێو کۆمەڵگەی ئێمەدا کە کاریگەری لەسەر دەرونی ئێمە دروستەکە بەڕاستی شایانی ئەو کاریگەریە کە لەسەر ئێمەی دروست کردووە بزەبت ئەوە ڕاستەخۆ کاریگەری هەیە بە تاکەوە ئەو شتانی کە جەنابەت باست کرد ئەی چۆن کاریگەری نیە تەنان خەڵک گەنجەکە ئێستا گەنجی ئەم وڵاتە هەمووی کۆچی کردووە ئەی لە داخی ئەوەیە ماقوڵە کابرا 2 ساعات 3 ساعات ئەوەسێ بۆ سەرەی نەوت 4 ساعات ئەوەسێ بۆ بنزین ئەی چۆن تەئسیر ناکە ڕۆژەکە هێن نازانێت چۆن ڕۆ کاتێکی زانی پاییزە کاتێکی زانی زستانە هەر نازانم مناڵەکانی چۆن گەورە ئەبێ و چۆن گەشە ئەکا و چۆن پەروەردە ئەبێت و ئەوانە و ئەچێتە کافتریاکان زەلامە کوژەوانە و دوایە لەوەڵا ئاگام لێ نەبووە تەبەن ئاگام لێ نەبووە و دەڕۆژی خەریک بنزین بوو دەڕۆژی خەریک نەوت بوو دەڕۆژێمانە بۆیە کاریگەری دروست دەکاتەوەوانە گەورەترین قەیرانیش قەیرانی کۆچە کە گەنج ئەم وڵاتە جێڵێ هەر لە نەبوونی دارایی و ئام شتانی بەڵێ زۆر ڕیانی تاکی کورد گلەی ئەوە کاڵێ خزم و دۆستایەتی سەردەمانێکە بوون ئێستا نەماوە زۆر جا دەڵێن پەیوەندی کۆمەڵایەتەکان سیڵەی ڕەحم لە نێو تاکی کورددا نەماوە دەتوانین بڵێن ئەمە هەمووی کاریگەری و هەروەها ڕنگدانەوەی ئەو گرفتە دەرونیانەیە کە ئێمە بەهۆی قەیرانەکانەوە بۆمان دروست بووە طبعا کاریگەری هەبووە بڵێ قەیرانەکان وایە کە تۆ حەزت لە کەس دەمێنێ جاران ئەگەر میوانە بات خەڵک هەمووی بە دەورێەوە بوو ئەوانە ئێسا خەڵکە میوانی دێ ترسی لەوەیە کە چۆن میوانەکە بەڕێکات چۆن بژێوی بۆ دابینکە یعنی ژیان قورس بووە بۆ ئێمە ئایا بیرکردنەوەی ئێمە وایە قورس بووە یا هەخۆی قورس بووە نازانم ینی بەدەر لەوەش خەڵک ئێستا جارانی پێخۆشترە نەک ئێستا ینی بۆ جارانی پێخۆشترە لەبەرەوەی جاران ژیان سادە بوو خەڵکە هات بە سادەی هات بۆ میوانیەکە سەی شتەکانتی ناکرد سەی ماڵتی ناکرد سەی حاڵتی ناکرد سەی کەوەنتەرەکەتی ناکرد بۆ نەسەی تەلەڤیزۆنەکەتی ناکرد ئەمانە کاریگەری دەرونی لەسەر تاک دروست دەکا بۆ نمونە ئەم حاڵەتانە بۆ خۆی فشاری نەفسی دروست دەکا لەسەر تاک جاران میوانی خۆش بوو جاران پەیوەندی کۆمەڵایەتی خۆش بوو ئینسانیەتە بوو ئام شتانە بوو بەڵام لە ئێستا خەریکە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە کە لای گەنج باسیەکە ئەڵە تۆ زۆر دواکەوتوی تازە خەریک پەیوەندی کۆمەڵایەتیت بڕۆ خۆت پێ بگەێنە بەداخەوە بۆیە دەروون شێواوە دەرونی کۆمەڵایەتی دەرونی تاک دەرونی شەخسی هەمووی شێواوە دەرونی مامۆستا شێواوە بۆ ئێمە ئازای وستا کاریگەری جوگرافی لەسەر پەروەردەشەیە زۆر چاکە لەسەر وڵاتێکی فنلەندا و سوید و ئەوانە فەرموو خوێندنگایەک نابینی کە بانی نەبێ یا سەربانی نەبێوانە هەمووی تونک و تۆڵە و تۆکمە دراوە کە بۆی تاکان سەرمای نەبێت لێرە خوێندن لە چلەی تەموزە ئیمتیحاناتەکان و بەری دەشینێت تەمان ئەمە کاریگەری دروستەکە لەسەر تاک و لەسەر دەرونی تاک کە بۆ خۆی حکومەتیش نەیتوانێت تەنانەت لە 15 ڕۆژانە نەیتوانێت کارەبا دابین کە بۆ خوێندکارەکانمان کە نەتیجەیە باش بێنێ خوێندکارەکانمان زۆر باشە پرسیاری پێشوم سەبارەت بۆ بووکە لەسەر ئاستی کۆمەڵاتی تا چەنە کاریگەری لەسەر ئەمە دروست کردووە قەیرانەکان بەڵام دەمەوێت بێ مەسەر خێزان ینی ئەم قەیرانە دروستکراوانە شیرازەی خێزانی تێک نەداوە تا ڕادەیەک ینی زۆرجا دەبینین لە میدیاکانەوە ینی کەسانێک باسی دەکەن دەڵێن من لە هاوسەرەکەم لەبەر نەبوونی جیابوومەوە هاوسەرەکەم لەبەر نەبوونی لە من جیاببوویەوە ئەمە کاریگەری لەسەر شیرازەی خێزانێکیش دروست نەکردووە
ئوستاز کاریگەری جێڵێ طبعاً خێزان بریتێ لەو ژینگە کۆمەڵایەتی کە ئێمە تیا دروست بووین ئەو ژینگە کۆمەڵایەتیش بریتە لە دایک باو خێزان ژینگە و بژێوی دارایی و ئابووری هەر خێزانێک باری ئابووری شێوا بێ و دارایی باش نەبێت طبعاً تاسیرە کاتە سەری و بۆ خۆی ناتوانێت بژێوی ژیانی بەرێتە ڕێوە و بۆ نکابراایەکە بە پێکاری ڕۆژی 20,000 و 30,000 هەبێ و کە ئێستا ئیش نییە کە ئێستا ئێژ نییە ناچارە لەگەڵ خێزانەکە شەرکە ژنیش بەوە ناژێت کە تۆ بە عاتیفە و سۆز و خۆشەویستی بێتە ڕێوە لەگەڵ ڕێزمە خۆ هەشە سۆز و عاتیفە و خۆشەویستی و ژیانیش خۆشە بەڵام قەیرانی ساڵێ 2 ساڵ 3 ساڵ بەڵام ئەگەر بژێوی نەبێ ناڕوە. ینی لە ماوەکانی ڕابردووە ئەوەمان سەرنجیاوە کە ئەگەر ئەمڕۆ قەیرانێکمان هەبێ بەیانی لە جیاتەوەی ئەو قەیرانە چاک بێ دوانی کەی بۆ زیابێ ئێمە ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکانمان قوڵتر دەبنەوە و قەیرانی دیکەمان بۆ دروست دەکرێت بەردەوامبوونی ئەم قەیرانە دروستکراوانە دەرونی تاکی کورد بەکوێ دەگەێنێ کۆمەڵگەی کوردی بەرەوکوێ دەگەێنێ. وڵات تەسەوەری من کۆمەلگای کوردی بەروشێوا بوون ئەڕوا هەر لە پێشکەوتنی تەکنەلۆجیاوە بیگرەوە لە پێشکەوتنی علم و معریفە و ئەوانەوە خۆ لە زانکۆکانمان احتراما علم و معریفەیە وان نییە کە خەڵک شانازی پێوە بکا بڵێ وڵا زانکۆکانمانەوانە ئەستەن زانکۆکانی خۆمان لە ڕیزبەندی زانکۆکانی جیهان دەرکراوە یعنی ئەمە مەسەلەیەکە کە ئێمە نەمانتوانیەوە بەداخەوە حکومەتیش نەیتوانیوە کە ئەوە بکا کە دەرونی تاک مرتاح بێەوەوان و گەنجێتێتە زانکۆ ئەبینە لە ڕیزبەندی زانکۆکەی لە ڕیزبەندی زانکۆکان دەرکراوە ئەبێت چی دڵێکی بەوە خۆش بێ کە بەیانی خوێندن تەواو بکات و مەهیەتی کۆمەلگا بەرەو پێشەوە بەرێ بەداخەوە ئەم حاڵەتانەوە ئەکا کە کاریگەری دەرونی و نەفسی ئەوانە کۆمەلگایەکی شێوا و دروست بێ کۆمەلگای شێوا چیە ئەوەیە کە ئێمە ڕقمان لە یەکە بێتەوە بۆ نمونە تۆ ئەگەر دارایت نەبێ و باری ئابووریت باش نەبێ و نەوتت نەبێ و بژێویت نەبێ و موچەت نەبێ و ئاوت نەبێ و ئەوانە ئەی بەچی ئەژی ینی خۆ بە هەوا ناژی بەخوا هەواکە لای ئەوانیش وایە هەواکەشیان نەگرت پێم وایە ئەم حاڵەتە قەیرانی دروستکراو لە دوای دروستکراو ئەمە یعنی من نازانم 30 ساڵی حکومڕانی ئەم هەموو قەیرانە چییە. سپاس بۆ کاکێ من لەتیف توێژەری دەرونی زۆر سپاس بۆی لە کەرکووکەوە لەگەڵ ئێمە بووی کاکێ من سپاس بۆ تۆ. زۆر سپاس. خۆشەویستان لە تۆڕی